ئەوەی کاڕوونە لە چەند ڕۆژی پێش جێژنەوە تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەیان کردووە بۆ ئەو ئامادەکاریانی کە پێویستە شایستەی گەشتیاران بن. جا تەواوی لایەنە پەیوەندیدارەکان لە دەستەی گەشت و گوزار لە کۆمپانیەکانی تایبەت بە هێنانی گەشتیار و هاوکات ئەو گەشتیارانی کە تایبەتن بە کەرتی تایبەت و هاوکات کۆمەڵەی چێشتخانە و میوانخانەکان تاو ئامادەکاریان کردو بۆ پێشوازیکردن لە گەشتیاران. جا تایبەت بە ئامادەکاریەکانی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکان سلێمانی و ئامادەکاریەکانیان بۆ گەشتیاران زۆر بەڕێز مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانی لە ستودیۆی بەیانی کورسات نیوز لەگەڵمانە. کاک مەحموود سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی جژنیشت پیرۆز بێ. زۆر سپاس بۆ ئێوە و جژنی گشت کوردستانیان پیرۆز بێ و لەسەر جەم ئێوەی بەڕێز و خۆشەویست. کاک مەحموود جژنی پیرۆز بێ و نوقلی بەیانی کورسان نیوز فەرمووی. چاوتان خۆش بێ. ممنون. هەلە خۆشیاوی بەخێراتی. زۆر سپاس. هەڵبەتە ئەوەی کەڕوونە ئامادەکاریەکی زۆر باشکراوە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و با بڵێن جەژن لە دوای جەژن و ساڵ لە دوای ساڵ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان هەوڵ دەدەن بە ئەزموون وەرگرتن لە ساڵی پێشووتر خزمەت گوزارەکانیان و پێشوازیکردنیان لە گەشتیاران زیاتر بکەنەوە. پلانی ئەم ساڵتان یاخود پلانتان بۆ ئەم جژنە بە براورد بە جژنەکانی دیکە چ جیاوازیەکی تێدایە و چۆن ئامادەکاریتان کردو بە پێشوازیکردن لە گەشتیاران؟ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەران و بیسەران و زۆر سپاسی هەموو بنکە گەشتیاریەکانی شاری سلێمانی خۆشەویست دەکەین کە دایم گۆڕایاڵی ئەو پەیام و ڕێنمایانن کە لە کۆمەڵەوە و لە حکوومەتەوە ئەچێ بۆیان و جێبەجێیەکەن. ئەم ساڵ لەگەڵ پارساڵ ساڵی ڕابردوو کۆمەڵە جیاوازی هەیە. ئەو یەکێکیش لەوانە ئەوەیە ئێمە ئەو بەرنامانەی ساڵی ڕابردوومان تێپەڕاندووە لەبەرەوە بیرمان کردوێتەوە کە ئەبێ خۆمان کەرتی کەشت و کوردار ببوژێنینەوە هەوڵی بۆ بین زیاتر کە بە وڵاتەکەمانەوە دیار بێت و ئەو بۆنانە کە هێنە پێشەوە ئێمە بە هەفتەیەک پێشی ئەو بۆنەیە لەگەڵ قایمەتی قەزای مەڵبەندی سلێمانی کۆبوونەوەمان هەیە لە کۆبوونەوەکەیشە نوێنەری کۆمەڵە بوونی هەیە و خۆشم بەشدار بووم هەر لە کۆبوونەوەکە بە حضوری کاگاوات کۆمەڵی ڕێنمایی و کۆمەڵێ مەرجدانرابوون بۆ ئەو مەبەستە. مەرجەکانی ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو هیچ قورسێکی پێوە نییە لەبەرەوە ئێمە هەمبێ هەمومان هەوڵ بین کەرتی گەشت و گوزار کەرتێکی بێدووکەڵا کەرتێکی جوانە کەبی بۆ ژیانینەوە کە هەوڵی بۆ می خزمەتی زیاتری بکەین. مەرجەکانی ئەم ساڵ تەنها ئەوەیە لە ڕاستە شەقامەکان وەکو زۆنگی سەرچنار شەقامی سالم ساواڵەکە بەردەرکی سەرا و مەلیک مەحموو و بەشێکی لە دەوروبەری و ناحیسی تەک ئەمانە بەڕووی گەشتیارانە لە یەکەم ڕۆژی جەژنە کراوە بوون و بەپێی ئەم لیستەی ئەم ساڵ ئیشتکراوە کە ئێستا کۆمەڵە ئامادەی کردووە بۆ بەردەمی مەسەلەن دایانی پەیوەندیدار وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار وەکو قایمەتی قەزای مەڵبەند وەکو چاودێری بازرگانی کە ئێمە تیمێکمان پێکێناوە ئەم تیمە لە ناو شارین لە ناو بازاڕین لە ناو خەڵکەکەین بەپێی ئەم خشتەیە کە بە واژووی خۆشیان بە ڕەزامەندی خۆشیان ئەم ساڵ ئەمەمان دروست کردووە. تۆ کەی پێخۆشە یەکەم ڕۆژەیە دووەمە تەناوبی چۆن پێخۆشە چۆن پێ باشە مەسەلەن لە شوێنێک شەقامی وامان هەیە دەخواردنگەیتایە بە تەنیشتی یەکەوە یانی لە یەکەم ڕۆژە تۆ دێ وابدانم بار قورسێکی پێوە بێ ئەگەر هەر دەکەی بیکاتەوە. ئێمە خشتەکەمان واداناوە کە هیچ کەسێک گلەیمان لێ نەکە خواردن نییە و هیچ کەسێک گلەیمان لێ نەکە کە ئەمومان بیکەینەوە زەرمان بین. ئەم خشتەی وادانراوە سپاس بۆ هەموو لایەک لێ 83 شوێن لەم 4 شەقامەیە کراوەیە 24 کاتژمێر و حەو ئوتێلی پێنجەسێرەمان هەیە. حەو ئوتێلەکە بە ڕێستۆراتی دیوانیشەوە ئەبێ بە 8 ڕێستۆرات ئەمە 24 کاتژمێرین کە داناخرێت و دوو مۆڵی گەورەشمان هەیە وەکو ماژی مۆڵ و فاملی مۆڵ ئەمانەیش چەندین خواردگەی تایە خۆمان ئەیزانین کە ئەمەش 24 کاتژمێر کراوەیە. سپاس بۆخوا دوێنێ وەلەو کە کەشێکی باراناوی بوو تیاشمانە هەبوو مەسەلەن وەکو پێویست خواردنەکەی سەرف نەبوو بوو بەڵام زۆر ئامادەکاری تیا بوو لە پێشوازی لە میوانداری ئێمە هەمومان بە یەک تیم
خزمەتی ئەم شارە خۆشەویستە و هەرێمی کوردستانەکەیت. بەڵێ کەواتە کاک محمود ئەو کێشەیە چارەسەرکراوە خۆت ئاماژەت پێوە چکە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان یاخود گەشتیاریان بە تایبەتی گلەی ئەویان نەکرد ئەوانوت چێشخانە وەک پێویست نییە خواردنمان دەست ناکرێت بەڵام ئەمە جێ خۆشحاڵێک کە تۆ ئەم گرفتە ئەم ساڵ چارەسەر بۆ ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە گەشتیاری زیاتر لە ناوچەکانی تر بێنە سلێمانی یاخود ناوچەکانی دەوروبەری. ئێمە وەکو کۆمەڵە و وەکو خۆشمان وەکو شخصی خۆشم لێرەشەوە ڕایەگەێنم بەرپرسم لە یەک خاڵی نەخواردن کەمی کوڕی کێشە و گرفت ئەگەر لە ناو خواردنگە و بازارە ڕووبا من بەرپرسم لی وەکو خۆم بە بەرپرسیادەدارم. الحەمدولله هیچ شتێک ڕوونادا خۆشحاڵێ لە ڕێی سەعرەوە ئەمە ئیشی بۆ کراوە کە سەعر جێگیرە لە ڕووی مەسەلەن ئێستا جاران ئێمە بنکەی دوکانمان هەیە قەزای دوکان هەر وەکو کۆمەڵە بنکەی قەزای دوکانمان هەیە دوێنێ خشتیان بۆ ناردوم خشتەی کەپرەکان و کابینەکان و ئەو سەرجەم ئەو شوێنانەی کە گەشتیان ڕووی تێکات و تیا حەوێتەوە بە حزوری کاکسیروان سڵاو ڕێزمەیە بۆی قایمی دوکان کە خشتەیەکیان دانا و هەمووی ڕەزامەند بوو لەسەر ئەم خشتەیە کە لە بەرژەوەندی هاوڵاتیانیش و لە بەرژەوەندی گەشتیارانیش بێ لەبەرەوە سلێمانی بەڕاستی بە شوێنی وەکو سەرچنار و دوکانەوە جوانە ینی بەوە ناسراوە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵیش ئەم خشتەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە بە متفەقی هەموو لایە کە کۆیان کردنەوە کۆبوونەوەیان لەگەڵا ئەنجاماون لەسەر ئەم سەرانە ڕێکەوتون هەمووشی مناسبە. باشە کاک محەممەد بابەتێکی دیکە هەیە لە بەرچاوگرتنی خواستە جۆرا و جۆرەکانی گەشتیارانە ڕەنگە تۆ لە ناوچە جیاوازەکانی با بڵێن دەرەوەی هەرێمی کوردستان کە گەشتیارێتە ناو هەرێمی کوردستان خواستی جۆرا و جۆریان هەیە دا چەندە هەوڵدراوە ئەم خواستە جۆرا و جۆرانە لە بەرچاو بگیرێ. وڵی ئەگەر تۆ بیرکەیتەوە ئەوەی ئێمە زۆرتر لەناو ئەو پیشەیین ئێمە ئاماری کۆمەڵەکە لامانە 2150 بنکەی گەشتیاری ئێستا کۆ بۆ تۆتیایە ئەتوانم بڵێم زیاتر لە 250 شوێن ناوەکەیشی هەربیانە نەخواردنەکەی ینی ئەمە مهمە کابرا چووە لە ئەوروپا بەرنمەیەکی وەرگرتووە دەرسێکی خوێندووە شەهادەیەکی هێناوە هاتووە لێرە دروستی کردووە ینی ئێمە بیرمان لەوە کردەوە ساڵان ئەگەر مەسەلەن گەشتیاری بیانی بێ ئایا خواردنەکەی ئەو خواستی ئەو هەیە بەڵام ئێستا ئەلحەمدولله شارەکەی ئەمە ئەوەنە ئەسپات بۆخوا خۆشخۆر و ئەوەنە میوانداری و ئەوەنە لانکەی میوانە باوەڕ و قەناعەتی هەبێت لە ڕووی خواردنەوە یەک کێشە نییە حەزەکەمەوە بۆ بیانی بۆ بینەرانی ئەمە خەمە ڕوو ئێستا بەیانی ئێمە لە ئەوروپاوە گروپێکمان بۆیە ئەم گروپە احتیمالیەیە زۆری ئەو خواردنانی ئێمە نەخۆن کە ئێمە داوایەکەن بەڵام ڕێستۆراتی وامان هەیە تایبەتە بۆ ئیشە. باشە بەڵێ کاک محمود وەکە کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی سلێمانی تا چەند لایەنە پەیوەندی دارەکان هاوکارتانن لە ڕاپەڕاندنی کاروبارەکان یاخود هەماهەنگیەکان چۆنە لە نێوان هەردوو لایە؟ وەڵڵاهی وەکو هەماهەنگی ئێمە خۆمان یان بە زۆر ئەچینە ناو دام و دەستگاکانەوە بەڵێ چونکە ئیشی ڕێکخراوەیی وایە ئێمە بڵێن وەکو مۆزەف و وەکو دایرەی بەرامبەر و لایەنی پەیوەندیدار عەمەلیان لەگەڵا ناکەین ئێمە لە ناو جیلێکی خۆمانین ناو پیشەکەی خۆمانین ینی ئێستا ئێمە لەو 2150 بنکەی گەشتیاریە 16,000 کارمەندیشی کاکە ئەم 16,000 کارمەندە وەکو کۆمەڵە فەرقی یەک کەسیان ناکەین جیاوازی دەبینی نەفرێک بۆ نەفرێکی تر ناکەین بێ جیاوازی یەک کارمەند یەک خاوەن بنکەی گەشتیاری بێک دەی لە کۆمەڵە بکە بڵێ من چوم ئەو ئیشان بۆ نەکەین ئەوەی کە بە ئێمە کرابێ ئەوەی کە بە ئێمە بکرێ ئێمە ئامادەین بەڵام وەکو ئەو لایەنی پەیوەندیدار ئێستا خۆ ئەچم سەردانیان ئەەکەم بەڵام هیچمان بۆ ناکەن ئەچیتە هە شوێنێ بەداخەوە لە چ ڕوێکەوە کێشەگیر ئێستا بۆ نمونە ئێستا ئەمە فەرقێکمان هەیە فەرق وەکوچی بۆ ئەمە هەر وەکو نمونەی هەنمەوە ئێمە لقمانەیە لە هەولێر ئەم لەخەی هەولێر باسی قیستەکانی سەر ئەم بنکە گەشتیاریانە بکەین کارەبایەکی زۆر کەڵەکە بووە لەسەر ئێمە لەبەرەوە ئەوەنە باج و ڕسوماتمان لەسەرە کارەبا بە 150 دینار شکاوەتەوە بۆ ئێمە 50 ملیۆنمان لایە زیاترمان لایە کەمتر لە هەموو بنکە گەشتیاریەکان لە زۆریان کە قەرزارن ئێستا
لە هەولێر بە 12 قیست ئەم پاریان لێ وەرەگیرێتەوە. قەناعەتێ هەبێ هەتا ئێستا ئێمە بۆشمان نەکراوە بە چوار بە حاڵ بۆشمانەکەم بە چوار ئەبێ مەمنونی زۆر کەس بین. ئەم فەرقە بەداخەوە لێرە هەیە. ئەمە یەک. دووهام وەکو پێویست خزمەتی ئەم کەرتە ناکرێ یا خزمەتی ئەم کۆمەڵە ناکرێ، بەڵام ئێمە وەکو هەموو بنکە گەشتیاریەکان پابەندن بە ڕێنمایی ئەمەوە. لەبەرەوە ئێمە 2023 هەر بۆ نمونە ئەمە 280 کارمەندی پێشوازی و میوانداری و ئەتەکێتی زمان شاهادەی وەرگتووە لەم کۆمەڵەیە بێ بەرامبەر. ینی لە قەرتاسیایی لە برێکی لە شاهادی لە مامەساکەشی بێ بەرامبەر بووە. بەد وتومە فلانە کەس دوو کارمەندی شیاوم بۆ بنێرە با شاهادەکە وەرگێ شۆڕی کاتەوە بۆ ناو ڕێستۆراتەکەی یا بۆ ناو هوتێلەکەی یا بۆ ڕێستشتنەکەی بۆ یەکێ لە بەشەکان. ئێمە کۆمەڵە جێدەستی زۆر دیارە، ینی ئەمە پێویست ناکەم لێرە باسی کەم کۆمەڵە ئەتوانن ئێوە وەکو ڕاگەیاندن پرسیار بۆ مۆزۆستان خۆش بێت هەڵبەتە بە دووادارچوونەکان تایبەت بە خزمەتەکانی کۆمەڵە ڕوون و ئاشکرایە دەبینێت هەستی پێ دەکرێت سەرباری هەر کێش و گیر و گرفتێکە کۆمەڵە هەیەی تاوی ئامادەکاریەکان بۆ یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزان وەک خۆی بەڕێوە چوو. ئەمساڵ زۆر زۆر باشتر بووە لە پاریش بڵێ دەستخۆش لەبەر ئەوە وەکوم پێم وتی ئێمە ئەم ساڵ بیرمان کردەوە لەسەر خواستی خۆیان بیکەین باشترە، هەم ئیشەکەش ئەڕوا هەم دڵسۆزیەکی زیاتریشی پێوە دیارە. لەبەر ئەوە ئێمە ناکرێت تۆ لە شەقامێکەوە گەشتیار تێپەڕ بێ تۆ بچیتە شەقامێک بەڵام داخراو بێ. ئەمە ئەو مەرجانەمان لا بردووە. سپاس بۆ کاک ئاواتیش لەبەرەوە هەموو کات هاوکار بۆ لەگەڵ ئێمە گوێشی لێگرتوین کۆمەڵە ئیشیشمان بەیەکەوەیە هاوکاریشمان بووە. بەڵام وەکو پێویست حەز ئەەکەین ئەم کۆمەڵەیە ئەم بنکەی گەشتیاریە ئەم کەرتی گەشتیارێت زیاتر هەوڵی بۆ بدرێ. لەبەر ئەوە ئێستا بۆ نمونە یەک نمونەی بچووک ئەم هەموو کۆمپانیا و نووسنگە گەشتیاری لە شاری سلێمانی کە بوونی هەیە ئەبێ حکومە دامی بکە. من پێش نەبەسم تەنها بە گەشتیاری خواروی عێراق ئەو خاوەن ماڵە بەڕاستی، ینی ئێستا گروپم بواتوە ئەو شوێنەی کە ئەو چووە من لەگەڵی چوو من نەمدانیوە ئەمە لەبەرەوەی خاوەن ماڵە. بەڵام ئەبێ ئەم کۆمپانیا گەشتیاریانە ئەم نووسنگە گەشتیاریانە ئەو شوێنانەکە پەیوەندی بە گەشتیارەوە هەیە حکوومەت و لایانی پەیوەندی دار دەعمی بکە بڵێ وەکو لە خواروی عێراق گەشتیاریەت تۆ بڕۆ لە ئەوروپاوە بێنە بیناسێنە بە هەرێمی کوردستان. ئەمە بوژانەوەیە ئەبێ ئێمە کار بوون لەسەر ئەم سیستەمە بکەین. دەستان خۆش بێ هیوادارین هەوڵەکان باتەواتی بگاتەوەی کە جگەل لە گەشتیارانی با بڵێن ناوەڕاست خوار و عێراق گەشتیارانی بیانی زیاتر ڕووبکەنە ناوچەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر بەڕێز مەحموود تۆفیق سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی بن. بەخێرە.